من وامزانی ئەچێ ئەندامانی پەرلەمانی دەم پارتیا بینێ برادرانی پەرلەمانتاری کورد لە دەم پارتی دەبینێ بەڵام نەمزانی میوانداری لەلایەن ئاک پارتیە حزبەکەی ئەردۆغانە و لەوێش اعترافێکی زۆر گەورە کرا کە ئەو کابرایە کە کوردە و ئەندامی پەرلەمانی ئاک پارتیە وتی مەڵا مستەفا وتوێتی قەت لولەی تفەنەکانتان یان فیشەکەکانتان ئاڕاستەی لەشکری تورک و دەوڵەتی تورک نەکەن ئەمە وا دەرەچێت کە مەسعود بارزانی کوڕەکەی وەسیەتی باوکیان جێبەجێ دەکەن کە دوژمناتی دەوڵەتی تورک نەکەن و نوکەراتیان بەردەوام بێ بوو دەوڵەتی تورک لە بیران چووکە عەبدولسەلام بارزانی گەورە بەدەست تورکیاوە ئەعدام کراوە لە بیران چووەکە دەوڵەتی تورک دەهان و سەدان دەی کوردستانی وێران کردووە سەدان کەسی بێ تاوانی خەڵکی ئەم دەیانە شەهید کردووە تا ئێستا بەداخەوە کە ئەمە هەمووی نەتیجەی ئەوەیە کە وەسیەتی ماڵە مستەفا جێبەجێ دەکەن کە ببنە نوکەری دژمنانی گەلی کورد تورکیا بۆ باکووری کوردستان زۆر گەلێک نەبوو یعنی چووتە لای ئاغاکانی خۆی لای من زۆر گرنگە ئەوەی گرنگە لای من ئەم خۆپێشاندانانەی هەولێر کە دەکرا کە کوشتن و برینداری زۆرە پێم باشە ئێمە فۆکس لەسەر ئەوە بکەین لەسەر ئەوە قسە بکەین ئەنگیدا مەسعود بارزانی بشتە لای ئاک پارتی یان بشتە لای ئێران یان بشتە ئەمبەر و ئەمبەر ئەمە هیچ قیمەتێکی نییە و هیچ سەنگێکیشی نییە و لە ڕسواکردن زیاتر بۆیە من پێم باشە ئێمە زیاتر باسی ئەوە بکەین باسی ئەم بابەت ئەربزیت کاکە بابەتی هەولێر ئەو خەڵکەکە خۆپێشاندانی کردووە داوای ئیشکردنی کردووە داوای ئیشی کردووە لە بەردەمیان هاتوو چوو دەکرێت تانکەر دێ ڕۆژین و هەت تانکەر دێ و دەڕوا و لەو مەحەتەی خەبات کە ئیشی تیاکرێ ئەوانیش بێ ئیشن گەنجن و حەقی خۆیانە و داوای کاریان کردووە من حەزەکەم مختصری ئەو بابەتە باس کەم کە مەحەتەی خەبات چییە مەحەتەی خەبات مەحەتەیەکە کە بوو بەرهەمهێنانی کارەبا کە ڕۆژی 300 مێگاوات بەرهەم دێنێ ئەو مەحەتەیە قیمەتی 1 ملیار دۆلار بوو دروستکردنی ئەویش حکومەتی کۆریای باشوور دروستی کردووە و حکومەتی هەرێم وەریگرتووە بەڵام کە حکومەتی هەرێم وەریگرتووە کە هەرەبا دەفروشێ و دەیکا طبعا ئەوان ئەو پارەیە دەیانەوێ زۆری دابنن کە مەسروفاتی ئەو مەحەتەیە وەک چۆن نەوت داناردە دەرەوەی کوردستان 150 مەسروفات بوو ئەو مەسروفاتش بوو کۆمپانیەکەی خۆیان دەچوو من دێرە حەزەکەم لەسەر ئەو بابەتە قسە بکەم مەحەتەی خەبات مەحەتەیەکی حکومیە و کوریای باشوور دروستی کردووە بە 1 ملیار دۆلار ئێستا ئەوان ئیدارە و سیانەی ئەو مەحەتەیە بە کۆمپانیایەکیان داوە ناوی ئەتقەنیە المعاسرە یعنی تەکنیکی پێشکەوتووی سەردەمی ئەو کۆمپانیایەش پێک هاتووە لە دوو کۆمپانیا یەکێکیان ستێر گروپە دوو GIG ئەوەی کە لە راپۆرتەکەی ئەمریکا هەتی بەڵام مستەفای هەردووکیان بە پێکەوە کۆمپانیایەکیان دروست کردووە ئەتقەنیە المعاسرە ئەو تقەنیە ئیدارە و سیانەتی مەحەتەی خەبات دەکە هەروەها نەوتی ڕەشیشان بوو دێنێ بۆ ئەمەیان کرد تاکو تەکلیفەی ئەو کارەبایە کە دەیدەنە خەڵکیان دەیدەنە کارەبای 24 دەیدەنە بەغدا ئەم لە ئەولا بڵێن مەصرفەکەی ئەوەندەیە کە بۆ ئەم کۆمپانیە دەڕوو ئەم کۆمپانیای تقەنیە المعاسرە هەر هی مەسعود بارزانی بەراکانیەتی خۆیانە و ئەم کۆمپانیایە جاران نەوتی ئەم مەحەتەی خەبات لە ڕێگای کار گروپەوە دات نەوتی ڕەش لە ڕێگای بۆڕێوە دات بەڵام لەم ئەخیرە لە کار گروپیان وەرگرت دایانە لاناز و کۆمپانیای ئەتقەنیە المعاسرە تقەنیە المعاسرە نەوت لە ناناز دێنێت نەوتی ڕەش ڕۆژانە 90 تانکەر دێنێت بە پارەیەکی زۆر گرانتر لە ئەوەی بۆری کە کاتەکۆی کار گروپ دەیهێنا و دەیدەنە مەحەتەی خەبات بوو بەرهەمهێنانی کارەبا ئەمە یەکە پارەیەکی زۆر سیانەش دەکات طبعا ئەوان سیانەکە سعرەکانی خەیاڵیە مەسەڵەن هەموو مانگێک هەموو شتێک دروست دەکەن ئەمە سیانە دەکەین بە پارەیەکی زۆر گەورە تاکو پارەیەکی زیاتر لە مەحەتەی خەبات وەربگیرێ مەحەتەی خەباتیشی حکومەتە طبعا وەک ئەوەی وا بڵێن حکومەت لەم گیرفانە دەردێنێ دەخێتە ئەم گیرفانەی کۆمپانیەکانی براکانی سەرۆکی حکومەت بالضبط مەوزوعەکە ئەوەیە و هەموو ئیشێک خۆیان دەکەن
خەڵکی ئەم دەبەرەش ئەم گەنجانەش دەبینن کاکە ئێمەش تانکەرمان هەیە ئێمەش دێن ئەو ئیشە دەکەین ئێمەش دێن ئەم کێرێکاریە دەکەین بەڵام کۆمپانیایکی قەدیر معاسرە دەڵێن نەخێر بەس خۆمان خۆیان تانکەریان کردووە خۆیان نەوتی ڕەش لە ناز دێنە خەبات خۆیان کرێکاری خۆیان هەیە کەسی تر ئیشیان پێ نادەن ئی خەڵکیش ناڕازیە خەڵک دەڵێ پیسی و دوو کەڵ و نازان چی بوو ئێمە پارەکەش بۆ ئێوە ئێمەش دەمانەوە ئیشکەن و خۆ پێشادەکە پێشاندانیان کردووە گرنگ ئەوەیە کە ئێمە بزانین حکومەتی مەسرور بارزانی حکومەتێکی تری سێبەری هەیە لە پێکهاتیە لە کۆمپانیەکان هەر وەزارەتێک کۆمپانیایەکیان دروست کردووە هەموو ئیشەکانی ئەو وەزارەتە بە ئەو بکە مناقسە نییە بڵێن کێ ئەرزانتر دەکەی کێ گرانتر دەکە نییە حکومەی سێبەری مەسرور بارزانی کە هەمووی کۆمپانیەکانی کوڕەکانی مەسعودە ئەوان ئەم ئیشە دەکەن ئەمەی مەحەطەی خەباتش هەمان شتە کۆمپانیایەکیان داناوە ئەتیقەندیە المەعاسرە خۆیانە هەموو ئیشی مەحەطەی خەبات دەکە تاکو کولفەکەی کەهرەبا پارەی هەرە زۆری بۆ ئەوان بڕوە نەک بوو بودجێ حکومەت بڕوە ئەوە زۆر گرنگە بزانین مەسەڵەن بنێت لە 300 مێگاوات لە ڕۆژی بڵێن 300 ملیۆن دلارە بۆ نمونە من دەڵێم ئەوان دەڵێ ڕاستە 250 ملیۆن دلار مەصرفی ئەم کارەبایە ئەم 250 بوو کێ ڕۆشتووە بۆ کۆمپانیا تقنیە المەعاسرە چووە کە خۆیانە ئەمەیە بابەت ئەمەیە ئەسڵی بابەتەکە تانکەری خۆیانن نانە کەسێکی هەرکی تانکەریان بێ بچێنەوتەکە بۆیان بگۆزێتەوە نانە کرێکارێکی ئەوان بڕوا ئیشکە لەوێ ئەوان هەمووی خۆیانە و خۆیان کۆنتڕۆلی بابەتەکەیان کردووە ئەمەش بەشێکی دیارە هیگەمبەلی حکومەت و حکومەتەکەی سێبەر کە لە مەجموعەی کۆمپانیا پێک دێت لێرەوە ئەم خەڵکە خۆ پێشاندانی کردووە ئێمە پێشگیری ئەو خەڵکە دەکەین مافی ئەو خەڵکەیە نەبەست لە مەحەطەی خەبات ئیشکە ئەبێ هەروەها بازرگان و مقاولەکانی کوردستان و شەریکاتی تری کوردستان مافی ئەوان هەبێ کە عەقد و گرێبەست لەگەڵ حکومەت بکەن و ئیشیان بوو بکەن ئەوە تێ مەسرور بوویتە سەرۆکی حکومەت هەرچی گرێبەستی حکومەت و وەزارەتەکانە بەسی کۆمپانیەکانی کوڕەکانی مەسعود بارزانیە ئەمە ئەسڵی بابەتەکەیە و ئەم خەڵکەش هەستاوە بینیمان بە چەک بە سیلاحی ئەمریکی ئەمڕۆ خەڵکیان کوشتووە بە سیلاحی ئەمریکی و ئەڵمانی ئەمڕۆ خەڵکی سیڤیلیان بریندار کردووە من ئەم ڤیدیۆانە ئەم شتانە هەمووشم نرد بوو شوێنی کە لە ئەوروپا لە ئەمریکا وتم سیرکەن ئەو سیلاحی ئێوە بەمانەتان داوە بۆ شەری داعش و تێرۆریست ئەچن خەڵکی مەدەنی خەڵکی گەنج کە داوای قۆتی خۆی دەکە کە داوای ئیشێک دەکە تێرۆری دەکەن ئەمە تاوانێکی زۆر گەورەیە ئەمە دیارە بۆ ئێمە کە حکومەتەکەی مەسرور بارزانی ئەو چەکەی هەیە ئەو سیلاحیە تەنها دەتوانێت بەرامبەر خەڵکی خۆی بەکاربێنێ درۆنەکانی کە دێن کێڵگەی خۆرمۆر بۆمە باران دەکەن ناتوانێت هیچ ڕێکسونێکە بێ هیچ بەرسوی وەڵامێکیان هەبێ هیچ کاردەراوێکیان هەبێ ئەو چەکەی هەیەە تەنانەت بوو گەنجی گەلی کوردە پێی بکوژن و پێ بریندارکەن بەڵێ ئەوە ویستم لەسەر ئەم بابەت ئەوە قسە بکەم فەرموون کاگمەچی ینی بورە کاقادر دەرچوو وەبزانام هۆکارەکەیە ئەم شەو کێشەمان هەیە لە تەکنیک نازانم هۆکار چێ داوای لێبوردن لە بینەران دەکەین بەڵام دەمەوێت دوایین پرسیار لە جەنابەت بکەم کاگمەچی ینی هەر ئەو خەڵکەی کە ئەمڕۆ بە گولەی پارتی و بنەماڵەی بارزانی تەمەن لاناسی بنەماڵەی بارزانیە کە تیرۆر دەکرێتن دوێنێ دەنجیان پێدەدا ئایا ئەم خەڵکە تاکەی تێناگا هەردوێنێ ئەو کەسانێک کە مقاولی ئەو شوێنەیە لەسەر تەلەڤیزیۆن دوو ڕۆژ پێش ئێستا ئۆپۆزیسیۆن بوو دوایە بۆ پارتی ینی بۆ گلەی لە پارتی بکەین بۆ گلەی لەو خەڵکە ناکەی کە تا دوێنێ دەنجی بۆ دەدان ئەم ڕۆژ دەیکوژن بەداخەوە کە ئەمە ڕاستەیەکی زۆر تاڵە بەڵام ئەمەش ئێوەش بزانین کە هەموو خەڵک دەنگی بە پارتی نەداوە خەڵکێکی زۆر دەنگی ئیبتال کردووە خەڵکێکی زۆر نەچووە دەنگدان بەشێکیش چووە دەنگدا ئەم ڤیدیۆانەی ئەمڕۆ ئەم هێرشانەی ئەمڕۆی حکومەتی هەرێم لەسەر خەڵکی سیڤیل ئەبێ بۆ ئەو کەسانە بێ کە دەنگیان بە پارتی داوە ئەوانەی کە هەڵپەرکیان دەکرد لەسەر جادەکانی هەولێر و دهۆک و دیاوە 1 ملیۆن دەنگ دێنین ئەنجامی 1 ملیۆن دەنگ ئەنجامی غڕۆری پارتی ئەنجامی مانەوەی بارزانی لەسەر حکم ئەوەیە کە خەڵکی سیڤیل بە چەک بە سیلاح
تێڕۆڵکە لەسەر جادەکە داوای هیچیان نەکردووە تەنها داوای قوتیشیانی خۆیان کردووە داوای ئەویان کردووە کە هەڵەی کاریان بۆ هەبێ کە ئەوانیش کار بکەن یعنی معقولی ئەو هەموو دووکەلە بەسەر ئەم خەڵکەدا بڕێنە تەنیشتیان مەسافەی 500 متر بیری نەوتی لە یەخۆشیان برسی بن بۆیە من دەڵێم ئەو کەسانی کە دەنگیان بە پارتی داوە ئەبێ ئەمڕۆ شەرمیان لە خۆ بکەن ئەبێ ئەمڕۆ ئەو پرسیارە لە خۆ بکەن ئایا ئێمەش بەشدار بوون لە کوشتنی ئەم خەڵکانە بەڵێ ئێوەش بەشدار بوون ئەوانەی کە دەنگیان بە پارتی داوە بەشدار بوون لە ڕشتنی خوێنی ئەم گەنجانەی هەرکی لە هەولێر من لێرە داوا لە هەرکەکان دەکەم داوای لە سەوچەکان دەکەم داوانێ دەکەم لە گەردیەکان هەستن بەرامبەر ئەم زوڵمە بێدەنگ نەبن بەرامبەر خوێنی ئەم گەنجانە بێدەنگ نەبن هەستن ئەمەی لەوێ هەیە لەژێر عەرزە ئەو خێرەی کە هەیە هی هەمووتانە هی لاناز نییە هی ستێر گرۆڤ نییە هی کار گرۆڤ نییە هی مەسعود و کوڕەکانی نییە بەڵکو ئەم داهاتایی گەلی کوردەوی ئێوەی گەنجە هەستنە سەر پێ و قبوڵی نەکرد ئەم زوڵمە و بەردەوام بن لەم شەڕا کە ئێوە دەکەن کە شەڕێکی زۆر پیرۆزە شەڕی بەدەستهێنانی قوتی ژیانی خۆتانە پیرۆزبایی لەو جەسارەتی ئێوە دەکەم لەو بوێری ئێوە دەکەم گوێ لە گەورەکانتان نەگرن گوێ لە ئاغاکانتان نەگرن ئاغاکانی ئێوە زۆربەی هەرە زۆریان بوونەتە نوکەری مەسعود بارزانی ئەوان بەشی خۆیان هەیە لە پارە وەرگرتن بەڵام هەژاری هەرکی و سورکی هیچی نییە تەنانەت برسیبوونە بێ معاشیە ئەو پەریشتێکی بەدەست دەکەوێ دەیکەنە حرەسێکیان دەیکەنە پێشمەرگەیەک لە شوێنێک تکاتان دەکەم هەستنە سەر پێ قبوڵی نەکەن ئەبێ ئەفزەلیەت و ئەولەویەت بوو کارکردن بۆ ئێوە بێ نەک بۆ کۆمپانیەکانی مەسعود بارزانی و کوڕەکانی بێ